سلاوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامی ئەمڕۆ قسە لەسەر چارنووسی پەرلەمانی کوردستان دەکەین. دیارە ساڵێک تێپەڕدەوێت بە سەریەکەمین کۆبوونەوەی خوری شەشەمی پەرلەمانی کوردستان کە لە 2024 بەڕێوە چوو، بەڵام دوای ساڵێک تاوکو ئێستا پەرلەمانی کوردستان دەست بەکار نەبووە. تەنان دامانی پەرلەمان سوێندی یاساییان خواردووە لە کۆی 100 پەرلەمانتار 97 سوێندی یاساییان خواردووە و مانگانە هەرێکیان 7,423,000 دینار وەردەگرن و لەو ماوەیەشدا بەبێ کارکردن 66 میلیۆن دیناریان وەرگرتووە هەریەکەیان و کۆی گشتی زیاتر لە 6 میلیارد دینار دراوە بە موچەی پەرلەمانتارە. پەرلەمان بە ڕۆڵی خۆیان نەستاوە. قسە سەرۆگای چارنووسی پەرلەمانی کوردستان چی لێ بەسەر دوای ساڵێک توانرێت کۆبوونەوە بکات یاخود ئێمە لە بەردەم بۆدای ئەم خۆرەی پەرلەمان هەڵبۆشێتەوە بەرەواڵ بژارنی پێشوەختە بڕۆین و قسە لەسەر ناکۆکی پارتیوێکی چیزی دەکەین لەسەر پێکەنانی حکوومەت لە ناوخۆی هەرێم و پێوەست بە بەغداش ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر فایق گوڵپی نووسەر و سیاسی و ئەندامی خولی یەکەمی پەرلەمانی کوردستانیش بووە سەیرە سەر دەکەین. کاک دکتۆر بەخێر سوپاسیان سپاس دەکەین. سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر تێوانینی پارتیوێکیتی بۆ پەرلەمان. ئێمە لە 1992 پەرلەمانمان هەیە، تێڕوانیان چۆنەوە دوایش لەسەر ئەم خولە کە ساڵێکە یەکەم کۆبوونەوە کراوە بەڵام تاوکو ئێستا پەرلەمان دەست بەکار نەبووە. بەڵام سەرچاوم سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویست سپاس دەکەین. بە بۆچوونی من هەڵوێستی یان تێڕوانینی پارتیوێکێتی بۆ پەرلەمان ئەوەیە کە پەرلەمان وەکو دەستگایەکی حیزبی سەیرەکەن. یعنی کاتی خۆشی تۆ باسیەوە کرد من لە خولیەکەمی پەرلەمانە ئەندامی پەرلەمان بووم. ئەندامێکی مەکتەبی سیاسی حیزبەکان بەرپرسی فراکسیۆنی حیزبەکان بوو، ینی فراکسیۆنی پەرلەمانی حیزبەکان بوو. لەوێ هیچ شتێک هیچ گفتوگۆیەک لەسەر هەر بابەتێک بکرایە ئەوەیە لە پێشەوە مەکتەبی سیاسی حیزبەکان ڕەزامەندیان نیشان بدایە خۆگەر بابەتێکیش بەهاتایە لە دەرەوەی ئیرادەی حیزبەکان گفتوگۆی لەسەر ناکرا. بۆ نمونە دەستوری هەرێمی کوردستان کاتی خۆی نووری تاڵەبانی ڕەژنووسێکی ناردبوو لە خولی یەکەمە ڕەژنووسێکی دەستوری ناردبوو. لژنە یاسایی بینیان باسییان کرد لای ئەندامەکانی تری پەرلەمان باسییان کردیان ڕەژنووسێکی باشە گفتوگۆی لەسەرەکەین و ئەیخێنە هینەوە دەردەم پەرلەمان بۆی گفتوگۆی لەسەر بکرێ و ئامادە بکرێ و بخرێتە دەنگەوە. مانگێکی پێچ و زیاتری پێچ و پرسیارمان کە کو ڕەژنووسەکە چیان وەڵام مەکتەب سیاسیەکان ڕازی نەبوو، پارتیوێکی ڕازی نەبوو لە خولی یەکەم دەستور ئەوە نمونەیەکە. زەلەو کاتەوە هەر دەنگیشی نەما دەستورەکە. بەڵە دەستورەکە هەر دەنگی نەما. ئەنجا ئەمە بۆچی وایە؟ یەکەم دەستور هێنەکە ئەتر سنووری دەسەڵاتی هەموو کەس دیاریەکە. دەسەڵاتی حیزب چەندە، دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران چەندە، مافی خەڵک چەندە، دەسەڵاتی خەڵک چییە؟ ئەمە خاڵێکە. خاڵی دووەم دەسەڵاتدارانی دەوروبەر وڵاتانی جیاجیا حەزیان نییە کورد بێتە خاوەنی دەستور و خاوەنی پەرلەمانێکی ڕاستەقرینەوە ئەوانە. بەڕاستی ئەمەش حەقیقەتێکی کەیە. من هەر باسی خولی یەکەم بووە کەم جارێکیان ئێمە فراکسیۆنی سەوت چوون بۆ قەڵاچوالان بۆ لای ڕەحمەتی مامجەلال. ئەو وەفدێکی یەکێ لە وڵاتانەی لابوو ئێمەی پێناسان و وتی ئەمانە برادەرانی پەرلەمانی ئێمەن لە فراکسیۆنی ئێمە ئەوانە. وڵا ئێمە تەوقعمانە کرد ئەو وەفدە بڵێ مەرحەبا تەوقەیەکمان لەگەڵا بکە قسەیە بکە. نە دەمیان جوڵان نەدەستیان جوڵاند. تێگەی ئەمە مەسەلەکانە. یعنی ئێمە بەردەوام ئەو دام و دەستگایانەی کە با بڵێن شەرعیەتیان پێدرێت لەلایەن خەڵکەوە و ئەعترافیان پێەکرێت لە کۆمەڵگای نێودەوڵەتیە و ئەبنە شتێک بۆ ئەوەی کە ئاعتراف بە ئێمە بکرێ و بخوێنرێنەوە دەوروبەرەکەمان دژمنەکانی کورد دژایەتیەکەن بە هەموو شێوەیەک. لەبەرەوە پەرلەمان بەو شێوەیە لێ ناوخۆشتر بەڵام
دژمنایەتی مؤسسات ناکرێت خۆی ئەکرێ حکومەت پەرلەمان بەڵێ ینی حیزب دژایەتی ئەو شتانەکە حیزب ێستا باڵا دەستە خۆی کۆمەلگای ئێمە بووە بە کۆمەلگایەکی حیزبی ئەگەر دەستورمان هەبێ ئەگەر یاسامان هەبێ ئێتر وردە وردە حیزب کەنارەگرێ دام و دەستگاکانی پەرلەمان و حکوومەت و دەسەڵاتی دادوەری و ئەوانە جێگەی ئیشەکانی حیزب بەگرێنەوە حیزب نایڵێ ئەوە ببێت ینی بۆ خۆی ڕاکێشێ لەبەرەوە پەرلەمان بەکارێهێنن بۆ نمونە ئەمە ئێستا خولی شەشەمی پەرلەمان بۆچی پەرلەمان هەڵبژاردن کرا و گفتوگۆ زۆر کرا دوای هەڵبژاردنەکە و هەموو لایەنەکان هەڵوێستی خۆیان نیشاندا و دوایی ئێستا ئەوە تا ساڵێک زیاتر بەسەر پەرلەمان هەڵبژاردنە چوو هێشتا کۆبوونەوەی نەکردووە بۆ حیزبەکان نایڵە یەک کۆبوونەوەیان کە دەویست ساعتێک و دەخولەک و بە سوێندی یاسایان خوارد ئەوە سوێنی یاسایان خوارد و ئەو کەسەی کە سەرۆکایەتی کۆینەکەی کرد کۆبوونەوەکەی کرد بە تەمەندترین کەس بوو هەڵ نەبژێراوە هێشتای بۆ سەرۆکیان هەڵ نەبژارد جێگریان هەڵ نەبژارد سکرتێریان هەڵ نەبژارد دوایەوە ئیتر شتەکانی تر لیژنەکان ئیتر دەنگدان ینی سقەدان بە حکوومەت ئەمانە هیچ نەکرا ئێستا جا لە ڕابردووشە شتی وا بووە لە ڕابردووشە بۆ نمونە هەر کاتێ پەرلەمان لە بەرژەوەندی حیزبێکان نەبوو بێ ئێهانەیان کردووە دایان خستووە داگیریان کردووە 2015 شەڕ ڕوویدا 2015 ڕوویدا پێشتریش ڕوویدا لە سەردەمی شەڕی ناوخوا لە 95 هەندێشتی کە کرا پەرلەمان داگیر کرا تا کۆتایی ئەمانە ینی پەرلەمان خۆی پەرلەمان بڵێم کڵتورێکی سیاسی یان بنەمایەکی سیاسی کۆمەلگای دیموکراتی لیبرالی ڕۆژئاواییە ئەوان حیزبیان دروست کردووە بۆ ئەوەی حیزب وەکو دەستگایەک بەرنمەکەیان بگەێنێ بە خەڵک بەرنامەی ئەو کەسانەی کە خۆیان هەڵبژێرن و هینیان بۆ بکە ڕێکلامیان بۆ بکە حیزب لە خزمەتی پەرلەمانایە لەوێ لێرە عکسەکەیەتی هەموو شتێک لە خزمەتی حیزبایە حیزبیش لە خزمەتی بنەماڵەکانایە بنەماڵەکانیش لە خزمەتی داگیرکەرانی کوردستاندان ئەوە هاوکێشەکەی ئەوە هاوکێشەکەیە باش ئەجا هەریەکی یەکێک هانەدا لەو لاوەیەکێکیان ئەو هانەدا دژایەتی حکوومەتی عێراق بکە بە شێوەیەکی سەرەکی لێرەشەوە یەکێک هانەدەن دژایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن تا کۆتایی ئەمانە مشکلەکان باش بەس وەکو ئەم خولە پێ دوایە چارنووسی چی لێ دەتوانرێ ئەوە بڵێن ساڵێک و 33 ڕۆژە هەڵبژاردن کراوە و یەک ساڵیش یەکەم کۆبوونەوە کرا بەڵام وەکو بەڕێزوتە دەستی سەرۆکایەتی هەڵنەبژێر درراوە دەست بەکار نەبووە لیژنەکانی پەرلەمان کاران نەکراون چارنووسەکەی پێ دوایە چی لێ دوای پێکەنە حکوومەتی عێراقی لێرەش دەست بەکار دەبێ خود لە بەردەمەوە داین پەرلەمان هەڵبوەشێتەوە دەکرێت هەڵبژاری پێشوەختەش بکرێ وەڵام من زۆر ڕەش بینم ئێستا شتانەی کە ئەکرێت لە ماوەی پێشوە هەندێک شت هاتە پێشەوە کە پەرلەمان دانیشتنەکە و حکوومەت هەڵەبژێرێ و یەکێتی ڕازی نییە بەوە پارتی لەگەڵ حیزبی تر با بڵێن حکوومەت پێگەیەنێ و ئەمان کەوتنە هەڕەشە و ئەم ڕووداوی کۆرۆمۆر و ئەم ڕووداوانەی لە ناس و لاجان ئەوانە هاتنە پێشەوە ئەمە هەمووی نیشانەی ئەوەیە کە ئەم هەموو شتێک بەدەست ئەم حیزبانەیە و ئەم حیزبانە کێشە بۆ یەکتری دروزەکەن و ئامادە نین بە ئاشتی و بە دیموکراتی کاروباری وڵات بن بەڕێوە ئەنجامێنێت تۆ سەرچی لە دەرەوەی ئەم حیزبانە کێ هەیە ڕێگریان لێ بکە کێ هەیە نێڵێ لەوە زیاتر بڕۆن دوو هێزێ هێزێکی ناوخۆی کوردیە ینی میلەت ئەوەندە زەختی هەبێ لە سەریان ڕێگەنەیە لەوە زیاتر بەردەوام بن لەسەر ئەو سیاسەتە نابەر پرسیارانەیان کە هەیەە بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە پەرلەمان بەرامبەر بە حکوومەت تا کۆتایی هیچتر ئەوەیە هێزی دەرەوە هێزی دەرەوەی کێیە هێزی دەرەوەی هەرێمی کوردستان عێراقە بۆ خۆمان نەزانین لەگەڵ عێراقا هەموو سازشێگەکەن ینی لە ڕابردووە جاری وا هەبووە لەسەر پۆستێک سازشی زۆر گەوریان کردووە ئەمێنێتەوە کۆمەلگای نێودەوڵەتی کۆمەلگای نێودەوڵەتیش ئەمنە کێشەیان هەیە زۆر ناپڕژێنە سەر ئەم شتە بەنسبەت ئەوانەوە مەشتی بچووکە بەنسبەت ئێمەوە گەورەیە لەبەرەوە هاوکێشەکە هەر بەو شێوەیە ئەمێنێتەوە دەکرێت هەڵبژاردن دووبارە بکرێتەوە
وەکو چارەسەرێک لێ بڕوانێ ئەم خولە بڵین بەرەو هەڵبژاردننی پێشوەختە بڕۆین چکە یانەوەتەوی پارتی ویکێتی ڕێک بکەون یا هەڵبژاردن دووبارە بکرێت یان بەبێ یەکێتی پەرلەمان کارا بکرێت و حکوومەت پێک بێنرێ خۆی هەندێک شدێ بزانین چۆنە کاک حەکیم من سەرەتا دیسان باسی دەستورم کرد ئەگەر ئێمە دەستورمان هەبوایە ئەم کێشانە چارەسەرکردنیان زۆر ئاسانە بوو و ئەگەر ئیلتیزامیشیان بە دەستورەوە نەکردایە خەڵگەی توانین لە ڕێگەی ئەو دەستورەوە لە ڕێگەی بەندەکانی دەستورەوە بە پارتی بڵێت تۆ تاوانباری بە یەکێتی بڵێت تۆ تاوانباری بە کۆمەڵی ئیسلامی بڵێ بە نەوەی نوێ بڵێ تا کۆتایی بەڵام ئێستا مشکلەکەی ئێمە چییە؟ هیچ بنەمایەکی سیاستکردنی ڕسمیمان نییە. یعنی ئێستا یەکێتی و پارتی حرە چن کۆبوونەوەکەن ڕێک ناکەون هەڕەشە لە یەکتریەکەن تا کۆتایی لەبەرەوە هەڵبژاردننی کەش بکرێتەوە هەروەها بێ. ئەگەر ئێمە کۆمەڵێ بابەتی گرنگ هەیە ژێرخانی سیاسی کوردستان بە قوت نەکەین ئێمە وڵاتێکی دیموکراتیین وەکو بەریتانیا کە دەسووریشیان هەیە و بەس کولتوری دیموکراتیان هەیە و ئەخلاقی دیموکراتیان هەیە و پێوانەی دیموکراتیان هەیە ئیشوکارەکان بەڕێوە ئەبن حتا ئێستا وڵاتێکی وەکو ئیسرائیل دەستوری نییە ئەڵێن باشە ئەوانیش بۆ خۆیان شتێکیان بۆ خۆیان داناوە بە بێکێشە بەڵام لای ئێمە مەسان عراق ئێستا عراق دەستوری هەیە و ئێمە کە ناکۆکیمان لەگەڵ عراقا بێ ڕەخنە لە عراقە گرین ئەڵێن لە فلان بەندا تۆ سەرپێچی کردووە بە عراق هەرێمی کوردستان بە عراقڵێ عراقیش بە هەرێمی کوردستان ئەڵێ لە فلان بەندا سەرپێچی کردووە بەڵام لا ئێمە هیچ نییە تا ئەمانە پێیان بڵین کاکە خەتای پارتیە خەتای یەکێتیە وەکو یەک خەتای هەردووکتانە بەڵام ئێمە گەر دەستورمان هەبووە مەسەن بۆ نمونە لە پێگەیانی حکوومەتە بینیمان ئێمە دەنگی یەکەم پارتی بوو دەنگی دووەم یەکێتی بوو سێهەمنەوەی نوێ بوو دەنگەکانی ئینەکانی کەژ هاتن بە دوای ئەوانە خۆی ئەبێ لە دەستورە هەبێ دەستورەکەش چەند یاسایەکی پێ دەرکرێ ینی فراکینی یەکەم با بڵێن لیستی یەکەم مافی چی هەیە مافی پێگەیانی حکوومەتی هەیە بەڵام لێرە ئەمە دەرنەچوو کەسیش ناتوانێت یەکێتی هەڵێ نابێ ئەبێ من کۆمەڵێ مەرجم هەیە ئەبێ ئەم مەرجانم بۆ جێبەجێ بکەن ئەنجا بەشداری لە حکوومەتەکەم ئێستا خۆ ئەبینین مەسەڵ جاری وایە داوای سەرۆکی هەرێمەکە بەڵێ داوای وەزارەتی ناوخۆش داوای وەزارەتی ناوخۆەکە داوای سەرۆکی هەرێمەکە داوای هەندێک شتی کە ئەکا مەسەلەن کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بە یەک چاوسەیری هەموو کەس بکە سەیری هەموو شارێک و ناوچەیە بکە ئەتر ئەمە چۆنە و چۆن نییە ئەوە خۆیان نەزانن بەڵام وەلمیم کێشە هەیە لەو مەسەلانە جا ئەمانە ئەگەر دەستور نەبێ ناتوانانی چارەسەریکەی چکە هەمووی بۆ خۆی ڕاکێشێ باش بەس وەکو پەرلەمانەکە بە سەر پێکەنانی حکوومەتەکە هەر پەیوەندی بە پۆستەیە پەیوەندی بە کارنامە نیە چکە پێشتیان سێ چوارمان کۆبوونیان کەوتیان بەرنامەدیدگایەکی نوێ بۆ حکوومەڕانی دادەڕێژینەوە هەردوو لایەن بۆ ئەم حکوومەتە ئەو پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و دوای هەڵبژاردننی کوردستان پێکەنانی حکوومەتەکەش نادیارە یعنی سێ حکوومەت ماوە بەسەر چووە پەرلەمان دەست بەکار نەبووە بڵند دەستە سەربەخۆکان سەرۆکیان ماوەیان بەسەر چووە هیچمان نییە بەڵە ڕاستە یعنی ئەمان هەز بە بەرپرسیارەتی ناکرد میلەتیش زەختێکی وای نییە عراقیشە عراق چییە ینی ئەبارەی ئاشم ئەگەڕێ نابەرە جوتمەگەڕێ ینی بخوای شتێکی وایەتی خاڵی لاوازی ئەمانە گرێ و ئیشفادەی لەکە کۆمەڵگای نێودەوڵەتیش ئەمریکاوانە هەندێک شت ئەڵێ مەسەن لەوەتی ئێمە ئاگامان لێە ئەڵێ بێهێزی پێشمەرگە یەک خرێتەوە یەکی ناخەنەوە هونایەت بیان کوژێ مەسەن بچێت لە سلێمانی باڵ تاڵەبانی بگرێ و لە هەولێر مەسرور بەرزانی بگرێ و بسجنیان کا بڵێ تا پێشمەرگە یەک نەخەنەوە من بەرتان نادەم ناشتی وا ناکەنەوەوانە وەزانینەوە کارەکانیشیە هەموو بەرژەوەندی خۆیانە و هەموو دەستی ئەملا ئەولایە و تا کۆتایی هەندێک نظام هەیە لە شەرقی ئەوسەتا یعنی هەندێک سیستەم هەیە ئەویش ئەوەیە کە بە هێزی میلیشیا سیاست بکەیت ئەمان ئێستا بەهێز حکومکە بەڵا حکوم بکەیت ئەوانە حکوم بکەیت و سیاست بکەیتەوەوانە ئەمان هێزەکانیان پێەیە مەسەڵێن ئەگەر سبەینێ یەکێک لە ئێمە دەنگی زیاتر هێنا ئێمە بەم هێزی هەفتاوەشتایە سەرکوتی ئەەکەین و سژنی ئەەکەین و وایلی ئەەکەین ئەم لاولا تا کۆتایی ئاسایش پۆلیس دادگاکان هەمووی حیزبین باشە بە زۆکو پەرلەمانتارن ئێستانەوە حوت پەرلەمانتار سوێندی یاسایان خواردووە
ئەوە نرخیان چییە سەبەبێ کارکردن زۆر هەڵوێستێکی زۆر لاوازیان بکەن ینی دەتوان چی بکەن ئەزانی چی بڕوات هەبێ پاشەکشەیەکی زۆر گەورە هەیە لە هەڵوێستی پەرلەمانتاران لە قۆناغە جیاجیاکانە یعنی من کاتی خۆی باسی خولی یەکەم و کرد خولی یەکەمی پەرلەمان شتی زۆر باشیان کردوە لە چاو ئێستا بێژگەلەوەی کۆمەڵی یاسا دەرچووە حکوومەت جێبەجێ نەکردووە حزب نایڵێ حکوومەت جێبەجێیکە هەندێشتی کەشیان کردو بۆ نمونە کە شەڕی ناوخۆ بوو پەرلەمانتارانمانیان کرد لە پەرلەمان بۆ نمونە کاتێک کە بڕیارێکی باشە بوو پرۆژەیەکی باشە بوو پەرلەمانتاران لەسەر سیاسەتی حیزبی تەسک بەردەوام نابوون ینی بیان بینایە پرۆژەیەک هەیە لە قازانجی میلەتایە با فراکسیۆنەکەی کەش پرۆژەکەی تەقدیم بکردایە ئەم لەگەڵ یابوو تازەکردنەوەی پەرلەمان من شتێک و پێڵێم سیوێکی ئاب سیوێکی ئاب پێش سیوێکی ئاب بیسونۆی ئاب بیسونۆی ئاب فراکسیۆنی سەوز من خۆم لەوێ بووم لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ ژمارەیەکی زۆر ئەندامانی مەکتەبی سیاسی بەس ڕەحمەتی مامزرا لەوێ نەبوو کە عومەری سەیعەلی و کاک مەرفەتاحیش لەوێ نەبوون ئێتر وازانم هەمووی لەوێ بوو بیسونۆی مانگە خۆێمە نەمانەزانی چی ڕووەدا ئەوان لەوانێ بۆ خۆیان هەندێشتیان زانی بێت بیسونۆی مانگ کۆبنەوەیە کرا کاکۆسەت پێشنیارێکی کرد وتی بارودۆخی ئایندەی هەرێمی کوردستان هەر جۆرێک بێ ئەبێ پەرلەمان نوێ بکرێتەوە پەرلەمان کەی نوێکرایەوە 4/9 باشە ئەگەر 4/9 پەرلەمان نوێ نەکرایەتەوە پەرلەمانمان نامە باشە ئەمە خولی یەکەم بازەکەم 4/9 96 ئێمە کۆبوونەوەکەمان 29 مانگ 29 هەشت بوو باشە من هاتمەوە بۆ ئێرە بۆ ڕۆژی دوایی سیوێکی مانگ ئەو بوو سیوێکی ئابدەر هاتە پێشەوە پارتی و حکوومەتی عێراق هێرشیان کرد بۆ هەولێر یەکێتیان لەوێ دەرکرد بەڵام پەرلەمانتارەکانی فراکسیۆنی سەوز بە هەستکردن بە بەرپرسیارەتی باشە چوون لە شەقلاوە لەگەڵ ئەو بارودۆخە کە هەبوو خەڵک زۆر ینی کادیری یەکێتی و پێشمەرگە یەکێتی زۆر دژیان وەستایەوە بەڵام ئەوان لەبەر هەستکردن بە بەرپرسیارەتی ڕۆشتن لە شەقلاوە کۆبوونەوەیان کرد پەرلەمانیان نوێ کردەوە کۆبوونەوەی پەرلەمان بەڵە لە شەقلاوە کرا بێجگەلەوە جەوهەرنامە خواعفوی کە ئەو کاتە کە سەرۆکی پەرلەمان بوو بەڵێ ئیدانەی هێرشەکەی سوپای عێراقی کرد بۆ سەر هەولێر بۆ سەر پەرلەمان لە پشکی پارتیش لە پشکی پارتیش بوو پارتی سوپای عێراقی هێنابوو بۆ کاک مەسعود خۆی وتی من هێناوە چی بێ من کردومە و تاو ئەوە بۆ ئەو ئیدانەی کرد جەوهەر بەڵێ ئیدانەی کرد ینی ئەمە خۆ لە مەوەست لە هەڵوێستی پەرلەمانتار ئەو کاتە ئەگەر لێکی بدەوی لەگەڵ ئەم خولە لەگەڵ ئەمە زۆر باش ئەمان بۆ هیچ ساڵێکە بڵین هیچ نابێ بێ شت بکەن ئەندام پەرلەمانەکانی ئێستا مەسەلەن ئەوە نەوەی نوێ سەرۆکەکەیان گیراوە ئەی پارتی وەکێتی چیەکەن ئەی کووا جورئەتی ئەندام پەرلەمانەکانی فراکسیۆنی سەوز کوا هی ئەو کاتە کوا جورئەتی و ئازایەتی جەوهەرنامە کوا نەبوو نەماوە ینی پاشەکشەیەکی زۆر خراپ کراوە کاک لاوێسی پەرلەمان ئێمە دوایەوە بێژگەلەوە لەسەر هەڵوێستی سیاسیەوەنە لە خولی یەکەم ئازانی چەند ئەندام سێمدام پەرلەمانمان اختیال کراوە یەکێک لە دوان یەکێک لە هەولێر یەکێک لە سلێمانی لەسەر ئەوەی کە دژایەت حیزبیان دەکرد بەڵێ لەگەڵ حیزبان نەمان یا گوتیان ئەو سیاسەتی حیزبەکەی ئێمە غەڵەتە کوشتیانن باڵە نێوکاتە کوالێتی هەڵوێستی پەرلەمانتار باشە بەسپارت بە پێکێنانی حکومەت ئەگەر حکومەت پێکنێ پارتیویکێتی نێو باردۆخان دەوێت بەبێ موەسسەسات پێیان باشترە یاخود ئەگەر حکومەت پێک بێت تا حزبەوە باڵاز بێت گۆڕانکاریەوە تۆ دەکرێت وڵی خۆی مەسلەکە لێرە گۆڕانکاری نییە مەسلەکە شەرعیەتە ئێستا پەرلەمان بەو شێوەی لێ هاتووە حکوومەت شەرعیەتی نییە کە شەرعەتی نەبوو ئەوە خەتەرە بۆ ئێمە جارێ ئەمە خاڵی یەکەم دووەم گۆڕانکاری بەڕاستی تر گۆڕانکاریە بێ هەر لای تر بەسە یعنی بەڕاستیە بێ ئەمانە گۆڕانکاری بکەن گۆڕانکاریەکان چییە هەڵوێستیان هەبێ
یعنی گۆڕانکاری تۆ ئەمەیە کێشەکەی ئێمە ئەوەیە من وتم کۆمەلگای ئێمە حیزباوی کراوە بووە بە کۆمەلگایەکی حیزبی ئێمە ئەبێ واز لەوە بێنین کە تۆ بووی بە ئەندام پەرلەمان خەڵک دەنگیاوە حیزبیەکانیش دەنگیان ناوە بە تۆ غیری حیزبیەکانیش دەنگیان ناوە بە تۆ ئەبێت تۆ نوێنەرایەتی میلەت بکەیت چی باشە بۆ میلەت ئەوە بکەیت نەک چی باشە بۆ حیزب ئەوەکەی ئێستا حالیان چی باشە بۆ حیزب ئەوانەوەکەن ئەوانەی پارتی ئەوانەی یەکێتی ینی بەڕاستی ئەمە کارەساتێکی گەورەیە ئێمە جارێ چاوەڕوانی گۆڕانکاری ناکەین چاوەڕوانی ئەوەین ئەم شەڕ و ئاژاوەیە کۆتایی پێبێت پەرلەمان کۆ ببێتەوە حکوومەت پێک بێت ئەجا هەر یەکێکیش لەمانە کە خۆی کێشەی هەیە کێشەکەی خۆی ئەکا بە عەلاگەی ئەوی ترا باشە مەسەڵەن ئێستا لەسەر یەکێتی دەنگی کەمی هێناوە لە چاو پارتیا ئێمە هەموو شایدینەوە شۆڕشی نوێ یەکێتی کردیەوە یەکێتی وای کرد باش بەڵام کاکە دەنگە کەمهێنی بۆچی دەنگ کەمهێنی لە هەفتاونەوە تا ئێستا 5 شقاقی کردووە پارتی یعنی ئێستا ئەم مەسلەی لاناس و لاجان و ئەوانە ئەڵێ خەتایەکێتیە ئێکاکە بۆ خەتایەکێتیە یەکێتی لەوانە ئیسفادی لێ بکە ڕاستە بەڵام تۆ ئەگەر جەوهەرهەرکی دەرکەی بۆ ئێرە و سورکەکان دەرکەی بۆ ئێرە و ئێستا ئەدەم بەرزانی ئامۆزای خۆت دەرکەی بۆ ئێرە و نەتوانی کێشە خێڵەکیەکانی خۆت لەگەڵ خێڵی برادۆستەکان دەرکەی بۆ ئێرە و هەمویان لێرن ئێ باشە خۆ لێرە لە سلێمانی ئەژین یعنی شتێکی زۆر هێنە لە سیاسەتە ئەڵێت تو ئێوە ئەمە بۆ من بکەن من داڵدەتانە دەم بەڵام ئێوەش لەگەڵ منابن لە هەندێ شوێنە یعنی کێشەکانی خۆیان ئەمەندە کێشەیان هەیە هەر یەکەی خاتە سەر ئەویتر بەڵام خۆی وانە یعنی یەکێتی ئەگەر بیتوانی باە لە ساڵی 79 ئینشقاقی بزوتنەوە نەبووایە پارچە بواە دوای ئینشقاقی ئەڵای شۆڕژ نەبووە لە 85 دوای ئینشقاقی کاگنەشیروان و بزوتنەوەی گۆڕان نەبووە لە 2009 بوو حەوت بوو ئەوانە دوایەوە دکتۆر بەرهەم و ناوەندی بڕیار و بەرەیگەل و پێش بەرەیگەل ناوەندی بڕیاری شەوە ناوەندی بڕیار دوایی بوو بە هاوپەیمانی نیشتمانی دوایی ئێستا بەرەیگەل ئەین تۆ بزانە شتەکان چۆنە ئەمە تۆ ئەبێ ئەم کێشانەی خۆت حلکەی باشە بەسکە دکتۆرەوەی کە دەڵێن حکوومەتی لەسەر وەستاوە کە بڵێن کە لەسەر حکوومەت پێگنیان پەرلەمانیش بەکدەخرێت کە دەڵێن حکوومەت لەسەر وەزارەتی ناوخۆ پێگنایە بۆچی ئەو شەڕە سەر وەزارەتی ناوخۆ دەکرێت نەزان دیارشتی پەیوەندی بە مەلەفی ئەمنی بڵێن وەزارەتی ناوخۆ لەگەڵ وڵاتانی دراوسێ لە ناوخۆی هەرێم پەیوەندی بەچیەوەی خۆی ئەسلی نابێ ئەم شتانە ئاوا بێتە هۆی وەستانی پەرلەمان و حکوومەتوانە یعنی من دیسان ئەگەڕێمەوە ئەگەر ئێمە هێڵی سوورمان هەبێ دەستورمان هەبێ شتەکان دیاریکە تاکوێ ئەتوانی بڕۆی لە کاتی ململانەیە تاکوێ ڕەوایە ملمانێ لەگەڵ بەرامبەرەکەەوە بکەیت تاکوێ ناڕەوایە تووشێمانە نابووین ئێستا نازانمەوە برادرانی یەکێتی خۆیان نەزانن بۆچی وەزارەتی ناوخۆیانەوێ و برادرانی پارتیش خۆیان نەزانن بۆچی وەزارەتی ناوخۆ دەستبەرداری وەزارەتی ناوخۆ نابن ئەمە مۆزوعەکە بۆ خۆیان نەزانن دیارەوە ینی من وەکو بڵێ تەقا فەنگ بە نیوەشەوە نەنێم نەزانم چیە باشە بەڵام کێشەیەک هەیەەوەە بەس وەکو ئەو ڕووداوانەی باسی لازانی شت کرد ینی پێشتریش لێرەیەکێتی بۆ منە خۆ پیشاندانی مامۆسانی سەرکوت دەکرد بەهێزی چەکدار هەندووبارە ئەو گوندی لازانش ئەوەی دووپات کردەوە کە بڵێن هێزەکان بە نیشتیمانی ناکرێن حزب بەردەوامە لە کۆنتترۆلکردنی سەبارەت بۆی کە بەڕێزوتە پلانی هاوپەیمانان هەبوو کاتێ بەرژۆنیان کەوێتە مەترسیەوە هێز بەکاردێن بەڵە ئەی بۆ ئەو هێزی پێشمەرگە ڕێک ناخەنەوە ئەی بۆ کەسێک تەعین ناکەن لە ئاسایش و لە پۆلیس و حتا لە بەڕێوەبەری قوتابخانە و ژێگری بەڕێوەبەری قوتابخانە بۆ کەسێک تەعین ناکەن حیزبی نەبێ بۆ ئەوەیە هەتایە هەر دەسەڵاتی حیزبی خۆیان لە ڕێگەی ئەو دام و دەستگایانەوە بپارێزن يعني طبيعية إذا مثلا ببيني من لاجان گوندی لاجان لالەزاری شەبوو لالەزاری شەبوو بینی من چۆن تەعاملیان لەگەڵ ڕکەبەرەکانیان ناکرد بە ینی تر لەوانەیە شتەکە پێویستی بەوە نەبێ لەوانەیە هێرە هێزی زۆرتر پێویست بوو بێ
ئێوەیە کەمتر هێزی پێویست بووێ بەڵام عقلێت یەک عقلێتە ینی پارتیوەکێتی لە شێوە جیاوازیان هەیە بەس لە ناوەڕۆکە دوو هێزی بنەماڵەی سەرکوتکەری تا کۆتایی باش بەزوەکو پێش ئەڵبژاردن مەسعود بارزانی بەڵکو تاڵبانی کۆبوونەوە بەدەستە ناتوان بێکەوەش کۆبنەوە لە ئاستی لووتکە بڕیار بدەن بەیەکەوە خۆی مەسەلەکان چیە خەڵک زەرەرەکە ئێمە ئەومان پێ ناخۆشە گینە ئەمە خەڵک چۆن زەرەرەکە بەهۆی ئەو ناکۆکەی ئەوانەوە مافی خەڵک پێشێ لەکرێ و کوردستان دابەش دەکرێ ئێستا وەکو من وەکو کەسێکی نەتەوەیی ئەوەندەم ڕق لێیانە چونکە ئەم باشووری کوردستانیان کردو بە دوو بەشەوە باشە باشووری کوردستانیان کردو بە دوو بەشەوە ئێمە خەباتمان کرد بۆی کورد ئازاد بێ کورد یەک بگرێتەوە ئەمان دابەشیەکەن ئەجا ئێستا بەردەوامی پارتیوێکێتی لەسەر ئەم سیاسەتەی ئێستایان بەردەوام ببن لەسەر دابەشکردنەکە باشە کە بەردەوام بن لەسەر دابەشکردنەکە ئەمە معنایەوە خیانەتێکی نەتەوەیی ئەکەن بەڵام کەس نییە پێیان بڵێ یاسایەک نییە ڕێگریان لێ بکە ڕێکخراوێکی نەتەوەیی نییە ڕێگریان لێ بکە دەستوورێکمان نییە ڕێگریان لێ بکە ئەو ساڵی کە دوای کەرکووک بوو وازانم دەنگێک بەرز بوویەوە سلێمانی لە هەولێرجیا هەکرێتەوە ئۆکتۆبر بەڵێ شتێکی وا بوو عەبادی هاتووتی ناتوانینەوە بکەین وەرە عەرەبێک بێت باشە وتی لەبەرەوە لە دەستووری عێراقا هەرێمی کوردستان یەک هەرێمە ناتوانین بکەین بە دوو هەرێم خواستە بوو لە ناوخۆ بۆ دابش هەبوو ئەی چۆن بە تایبەتی لە سلێمانی زۆر هەبوو باوانە ڕاستە یەکێتی خۆی زۆرینی ناکرد بەڵام ئەو ئێستا ژەر قساکەن لەسەرەوە لەم ڕۆژانە قسەی بەرپرسێکیان دیسان قسەی وای کرد بەس ئەم مشکلەکە چیە ئێستا یەکێتی کێن یەکێتی خەڵکە نەتەوەیەکان نین ئەوانە نەبوون کە پێشمەرگە بوون و شۆڕشیان دروست کردەوە و دژی بە عەرەبکردن و بە بەعسیکردن و عەدامکردنەوەوانە ئێستا کۆمەڵێ خەڵکن هەر عمقی نەتەوەیان نییە هەر نازانن کێشەی نەتەوەیی چییە ئەو مشکلەکەیە بە سەرۆکی یەکێتی شۆ ئەوان هیچ شتێک نابینم لەوە یەک قسەکە ئەڵێ کوردستان هەموو یەکێکە بەڵامەوە بە قسەیە بە عەمەلی وانە ناتوان کۆبوونەوە مەسعود بارزانی باڵ تاڵبانی پێ دوای هەڵبژاردن پێش هەڵبژاردن کۆ دەبوونەوە کاک زانی چۆنە من ئێستا ئەگەر دیسان بچینەوە سەر کاک مەسعود زۆربەی کێشەکان خەتایەوە ئەزانی بۆ چونکە ئەو پیاوێکە لە هەمویان تەمەنی زیاترە ئەزمموی زۆر دیوە شەڕی براکوشی دیوە ملمانەی خراپی دیوە ینی چیە ئەمە وەکو برا گەورەیەک تەعاملیان لەگەڵاکەم و ئێمە کاتی خۆی لە خولیەکەمی پەرلەمانە کە شەڕی ناوخۆ دروست بوو مامجلال و کاک مەسعود هاتن بۆ لامان تەبەن مامجلال لە کاک مەسعود گەورەترە بەس کاک مەسعودی ئەوە پێش خۆی ئەوانە ئێمە کادیری یەکێتی بوون ئەو کاتە پێمان ناخۆش بوو بەس ئەمە ئەو پیاوە هینێکی تیا بوو ینی شەڕیشی ئەکرد مامجلال زوو ئاش دەبوویەوە دەستی دەوریشیە بوو لە شەڕی ناوخۆوانە بەڵام تر هەندێک جار بەرژەوەندی گشتیشی زوو هەستوی ئەکرد شتێکی ئەکرد کە ئاشبوونەوەیەک دروست بێت ئێستا کاک مەسعود نییە ینی ئەیتوانی هەندێک شت بکە بەرە بۆ باڵ تاڵەبانی هەر جوانێکەیە قسەی واکە بەدڵیان نییە و هەڵسوکەوتی واکە و هەڕەشەی واکە و ئەمە مۆزوعێکەیە کێشەکە زین چۆنە ئەمانە من ئێستا باسی خراپەی ئەوانەکەم بەڵام ئەوانە هێزن هێز خەڵکیان لەگەڵایە تەنزیمیان هەیە هێزی چەکداریان هەیە پەیوەندی عێراقیان هەیە پەیوەندی ناوچەییان هەیە ئابووری کوردستانیان ئاوا لێ کردووە کە هەیە خەڵک برسی ئەەکەن و خۆیان دەوڵەمەند ئەەکەن بەڵ مهم هێزن ئەم هێزە چیەکە ئەتوانێ ئاشتیش بکە و ئەتوانێ دژی ئاشتی شەڕیش بەرپاکە لە شەڕەکە کێ زەرەرەکە خەڵکی فەقیر و هەژار باش بەس کاکتۆ سەبەر ئەو ڕووداوی بڵێن کۆرمۆری شەبوو ئەو ڕووداوی کۆرمۆری شەبوو پیس پەیوەندێکی بەوەیە کە ئەو گروپە چەکداران ناکۆکی لە و پەرتەوازە بینی پارتیوێکی تیوەر بگرن ئەو پێشتر بۆ سەر کێڵگەناوتەکانیش هەبوو هۆی کاک ئێستا نووسرانی یەکێتی پارتی نازانم پرۆژەی ڕووناکی هەبوو 24 کاتژمێری من زۆر ئاگام لێ نییە کە تەرحکرا
ئایا مەسرور بەرزانی ئەم پرۆژەیە وەکو پرۆژەی حکوومەت و وەکو دەستکەوتی مەسرور بەرزانی قوبات تاڵەبانی تەڕح کرد یا هەروەکو هی خۆی ئەو مەسلەیەکە یعنی ئەوان بە ناوی حکوومەتەوە شو دەکەن شتە خراپەکان ئەیەنە سەر حکوومەت شتە باشەکانی ژەیەن بە حیزب ئێستا مەسەلەن ئەوەی لاجان ئەیکەن ئەڵێن ئەوە حکوومەت دوای کردووە هێزێکی عسکەری و ئەوان حکوومەتەوە تاڵ دەستگای حکوومەتیان تێکدا و شکان و بەو مەسەلانە بەڵام ئەوەی باش بێ شتێکیان کردبێ ئەیکەن بە حیزب پرۆژەی ڕووناکی من بە قەنەعاتی خۆم خۆ ئەم حکوومەتی ئێمە شتی زۆر کەمی باشی کردووە بەڵام پرۆژەی ڕووناکی خراپ نەبوو باش بوو بەڵام کارەبەیە غازەکەی خۆتە گرانە سیرکە ئێتر ئەمە ئەبێ هی حکوومەت بێت هی پارتی نەبێ بەتەنها هی پارتی وێکێتی بێ کاکە هی گۆڕانیش بێ ئەوان تیاشون گۆڕانیش چەند وەزیرێکی هەیە ئێستا لە خۆتۆ ئەوان گۆڕانیانوە لێ کرد ئێستا بەو شێوەیەکە نەیتوانی بەشداری پەرلەمان هەڵبژاردننی عراق بکە ئەم جارە بەڵام ئەوانیش لە حکوومەتە بەشداری ئەبێ هی هەمووی بێت بەڵام ئەوانەی کن بەهی خۆیان ئەوانی ژەیکەن بە خۆیان ئەمانی ژواکەن ئێتر تۆ ئێستا تا ئەوە قەرار بوو دوای 72 ساعات بوو شتێکی وە لیژنەی لە کۆڕینەوەکە بڕیار نادا بۆچی چکە بکەرەکە خۆمانە دەسەڵاتە ئێتر بە هاوشە کامەیانە نازانین بەڕاستی خۆی یەکێتی هەندێک قسەی کرد ئێمە ئەگەر کەس ناتوانێت حکوومەت دروستکە و ئەگەر وا نازانم غازەکە ئەگرینەوە و شتی لە وابەتانەوەوانە ئیتر خۆ ئەمە نازانین یەکێتی وای کردووە پارتی وای کردو بۆ هین تاوانبار بێ هێزێکی دەرەکی وای کردو بۆی شەڕە نێوان پارتی وەکێتیا دروست بێ ئەلمهم لێ کۆلیژنەکان جامەکە ڕابگەێنێ بەڵێ دەبێت لیژنەکان جامەکە ئەبێ ڕابگەێنێ و ئەبێ ئیجرعاتیش بکرێ ئەگینا معناوێ ئەمان خۆیانن ئێتر کامیانە هەردووکیانە ئەوەش سیناریۆیەکە ئەم قسانە ئەکەن لە ڕاگەیاندنە شتێکی کە هەیە ئەمە مۆزوعەکە ئەبێ هەمووی احتیمالەکان دابنێ باش بەسکە تۆ پێشتر پێش ئابووری سەربەخۆ قەنەعاتێک دروست بوو کۆمپانیای زۆری بۆ نمونە نەوت غاز بێنینە کوردستان بۆی کە هەرێمی کوردستان پارێزراوە بێ بەڵام بۆچی ئێستا و کۆمپانیانە خۆشیان پێ ناپارێزرێ ئەنی ئەوە نەوتەکە درۆن هەبووایە هات بۆ کێڵگە نەوتەکان ئەوەی کۆرمۆرە کێڵگەی غاز یعنی ئەو کۆمپانیانە تەنات خۆشیان پێنەدەک بێتە ینی چەترێک بۆ پاراستنی هەرێمی کوردستان کە هەندێک بۆ چون وا بوو کە ئێمە کۆمپانیای گەورە بێنین کاک حەکیم ئەوە هەڵەیەکی گەورەی کوشندە بوو لەلایەن دەسەڵاتی کوردیەوە ئەوان وا ئەناسانی دەوڵەتێکی سربەخۆن هەرێمی کوردستان دەوڵەتێکی سربەخۆیە بەڵام ئێمە بەشێکین لە عێراق لە کۆمەلگای نێودەوڵەتیدا اعترافی پێکرێ بە هەرێمی کوردستان ناکرێ یعنی ئەم سیستەمی باڵادەستەی جیهان سیستەمی جیهانی ئێستا پەیوەندیە لە نێوان دەوڵەتاندا پەیوەندی نییە لە نێوان گەلاندا لەبەرەوەی تۆ وەکو گەلی کورد هەندێک شتەکەی ئەمە مجازەفەیە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم تۆ هاتی دەستوری عێراق و پێشێل کرد لە ئابووری سەربەخوا چکە دەستوری عێراق لە مادەی 11 هەموو شتی تایە ئەبێ ئەگەر دەرهێنانی نەوتوانە کرا بە ڕەزامەندی هەردوو لابێ بە ڕەزامەندی هەرێمەکان و حکوومەتی فێدراڵیش بێ ئێتر دیسان تەفسیرێگەکەی ئەڵێ ئەوە مادانە بۆ ئەوە کراوە بۆ نازانم ئایندە نەکراوە بۆ ڕابردوو کراوە و ئەمە غەڵەت بوو کەوتە سەرمان تا ئێستا اعتراف بە هەڵی خۆیان کۆمپانیاش نەبوونەوەی کاسایی شێرین بپارێزن نەخێر ناتوانن آخر یعنی ناکرێت لە ڕووی یاساییەوە خۆم ئێستا دادگای فێدراڵی عێراق بڕیاری دا کە ناردنە دەرەوەی نادەستوریە باشە دادگای پاریس ئەویش بڕیارێکی دا دژێ باشە ئەمە معنایەوەی هەڵە بوو نەمانە دژێ دەستوری عێراقیش بووە دژی ئەو یاسانیە دۆڵەتیانەش بووە کە ناردنە دەرەوە و دەرهێنان و ناردن دەرەوەی نەوت با بڵێن بەڕێ ئەەکەن بەسپی پێوانەکانی خۆیان دەبێ مامەڵەیەکی تەندروست بکە ئێستا ڕاستە خەڵک لە مڕۆ غازی چلی ماڵان سوودی بینیوە لە کارەبا سوودی لێوەردەگری چەند گرینگە و مەلەفە ینی بکرێتە مەلەفێک لە خزمەتی خەڵکدا بێ وەکو نەوتەکەی لێنەی کاکە ئەمانە سیاسەتی پێەکەن بە هەموو شتێکەوە یعنی ئێستا ئەو بارودۆخەی لە لاژان ڕوویداوە چەند هۆکارێکی هەیە هۆکاری یەکەم
ئەو دژمنایەتی و ناکۆکیەیە لە بینی عشیرەتە جیاجیەکانی منتیقەی بادینان و هەولێر و دۆکۆوانە هەیە. ینی ئێمە خۆمان نەزانین لە پێش شۆڕشی و دوای شۆڕشی و تا ئێستاش کێشەیەک هەیە لە نێوان خێڵی بەرزانیە و لەگەڵ خێڵەکانی کە هێچ چارەسەریان نەکردووە. بۆیە هەندێکیان دێن ئەبن بە پەناهەندە لە سلێمانی سەرۆک عشیرەتەکانیان. دوو کێشەی نائەدالەتیە لە دابەشکردنی سەرۆت و سامانی کوردستاندا. ئەو نەوتەی کە هەیە باشە تۆ لای کێیە؟ نەوتی ئەولا لای بنەماڵی دەسەڵاتدارە، نەوتی ئێرە بنەماڵی دەسەڵاتدارە. ئەمان بۆ خۆیانە بن بەشی کەس نایەن. مەسەن ئەو دێیە وتیان داوای دامەزارین 150 کەسیان کردووە بێئیشیان هەیە بێئیشیان هەیە. دوایەوە بۆمان خۆ ئەم پاڵاو گۆشتانە هەموو کاریگەری خراپیە لەسەر ژینگە لەسەر تەندروستی و خەڵکە لەبەرەوەی خەڵکی ئێوە مافیان هەیە. وەکو بازیانیش ماوەیەک ئەو هەموو کارگە شتەی تایە لێرە خەڵکی بازیانیش ناڕەزایان دەربڕی کەدایان نامەزرێن کە ئیشیان نادەنێ ئەمانە ئەبێ حسابیان بۆ بکرێ. جامە بەسم چێ لێرە یعنی ئەم حیزبە باڵادەستانە حساب بۆ میلەتی خۆیان ناکەن. چوار خولەکێکمان ماوە سەبارەت بە ڕۆشتن بۆ بەغدا پێ دوایە بێ گۆفتی هاوبەش پارتیوکیتە بە بەرنامەیەکی هاوبەش دەچن و بەغدا بۆ کورد گرینگە لەبێ مافەکانی ئیش لەسەر بکە. بە قەنەعەتی من کێشەی سەرەکی یەکێتی و پارتی ئێستا پۆستی سەرۆک کۆمار وەکو لە ڕابردووشە سەرۆک کۆمار بەڵا ئەیانەوێ سەرۆک کۆمار وەربگرن پارتی ئەوێ بۆ خۆی بە یەکێتیش بە ئێستیقاقی خۆی ئەزانێت خۆی کاتی خۆی ڕێکەوتنەی استراتیجیان هەبوو 2007 پۆستەکانی هەرێمی کوردستان بۆ پارتی پۆستەکانی عێراق بۆ یەکێتی سەرۆت و سامان دابەش بکەن کوردستانیش دابەش بکەن. ئەمە ڕێکەوتنی استراتیجیە. بەڵام ئێستا و ڕێکەوتنە استراتیژیە بە قەنەعەتی من ئەبێ هەندێک گۆڕانکاری تیا بکرێ. گۆڕانکاری یەکەم من قسەیەکم کرد لە پێشەوە وتم هەندێکیان دژایەتی عێراقەکەن هەندێکیان دژایەتی هەرێمی کوردستانەکەن. پارتی زۆر دژایەتی عێراقەکە یەکێتیش دەتوانین بڵێم زۆر دژایەتی هەرێمی کوردستانەکە. دژایەتی پارتیان هەرێمی کاکە محافظ لێرە هەیە لە سلێمانی نەوەڵا هەر خەریکی شعر و نازانم گۆرانی و قردێ لە بڕین و ئەوانەیە. ئەو شتانەی کە کراوە لێرە حکوومەت ئاگای لێ بووە نا ئەکە ئەکرێ هیچی ئاگای لێنە لەو لاش مەسەن حکوومەت هەر شتێ بکە دژایەتی ئەەکەن پێگنێنانی حکوومەت خۆیان شانازی پێوەکەن ئەڵێ ئێمە نەمانێش حکوومەت دروست بێ هەماکەن بە هێنی حملەی هەڵبژاردن خۆشتەکان ناوایە ئەوانیش لەوێ سەری زمانیان و بنی زمانیان عێراق وێرانەیە عێراقی حەشدی شعبیە عێراق نەماوە عێراق کاکە وانە ئێمە عێراقێک هەیە کە بە دەستوری اعترافی بە مافی ئێمە کردووە خۆتان لەوێ بەرپرسیارن لە وەزیری دەرەوەیە جێگری سەرۆک وەزیرانە جێگری سەرۆکی پەرلەمانە چەند وەزیرێک کەشتیکە ئەمەتان بۆ چییە واکەن باشەتانەوێت کورد بەرنەوە بەرەو کوێ جایەتی عێراقەکەن بیبنەوە بۆ حاڵەتی ئێران و کورد لە ئێران چ مافێکی هەیە یا لە تورکیا چ مافێکی یا لە سووریا خۆی لەوێ هێشتا احترافیان پێ نەکرەوە بەڕسمی کورد هەیە حرەکە هەیە تێکۆشان هەیە بەڵام ئەو تێکۆشانە نەبووە بڕیارێکی یاسایی و دەستوری احتراف بە کورد بکەن لە وڵاتانە. برادرانی پارتی ئەنجامە بەستم چییە؟ باشترین شت بەلای منەوە بۆ ئەوەی هەندێک کێشە هەیە زۆربەی کێشەکان لە کۆڵمان بێتەوە یەکێک لە بەرزانیەکان بێ بە سەرۆک کۆمار باشە یەکێتی عاجز نەبن بە سەرۆکی هەرێمیش بۆ یەکێتی بێ خۆ باشە با خەڵک بێتە ناوەوامە ئەم یەکێتی و پارتیە ناتوانن کێشەکانی خۆیان چارەسەرکەن ناتوانن کێشەی میلەتیش چارەسەرکەن ئەبێ خەڵک بێتە ناوەوە ئەبێ ڕۆشنبیرەکان سەرۆکی حیزبەکانی تر تا کۆتایی هەندێک پێشدار و پرۆژە پێشکەشکەن ئەم گۆمە بشڵەقێنن ئەگی بەو شێوەیە نابێ چکە گەر پارتی نێچیر بۆ نمونەیە کاک مەسروو بچن بن بە سەرۆک کۆماری عێراق ئەتر بەخوا هەچی پارتی هەیە عێراق بەهی خۆی ئەزانێ کۆمەڵی کێشە هەیە لە کۆمانە گوتارە ساختەیە ئەو هینانە ئەروەڵی ئەوە ینی ئەنجێ لە ئەتر ئەو دۆستایەتی کە هەیەە لەگەڵ هەندێک وڵات ئەو دۆستایەتیان کەمە بێتەوە لەگەڵ کام وڵاتانە ئەوانە کە دوژمنی عێراقن ئەوانەی کە نایانێ عێراق گەشە بکە و لەسەر پێی خۆی بوەستێ برادرانی ئەملاش ئەگەر پۆستێکی باشیان بنێ لە حکوومەتی هەرێم و کوردستان دواز لە دژایەتیکردنی حکوومەتی هەرێمە هێنن سوپاس دەکەین بەڕێز دکتۆر سپاسیامە دەبوون دەکەن سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەوە